سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزەنی کۆمەڵە با بەرنمەیەکی تر لە بەرنمەی ژیان و خەباتی یاران دێنەوە خزمەتان. ئازیزان هەروەک ئاگادارن ئەم بەرنمەیە هاوڕێی هاوکارمان کاکەریم ئەمانی ئامادەکار و پێشکەشکاری ئەم بەرنمە دەبێت، بەڵام بەهۆی کێشەی تەکنیکیکە لە دەروی وڵات بوومان بەرنامەی هەفتەی ژیان و خەباتی یاران لە ئیستودیۆی کۆمەڵە زەبت دەبێت و پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین. لە بەرنامەی هەفتەی ژیان و خەباتی یاران میوانداری بەڕێز کاک عیسا پایبەندی ناسراو بە کاک هەڵمەت سنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵ دەبێت کە هیوادارین کاتان هەبێت تا بە کۆتایی لەگەڵمان. کاک هەڵمەت سەرەتا بە خێراتنت پێ بڵم، زۆر سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنمەیە کرد. زۆر سپاس کاکەمی ڕێزی سڵاو خۆشەویستیمەز بۆ جەنابت و بۆ هاوکارانی تلویزیونی تێفا و کۆمەڵە و دەستخۆشی و ماندوو نەبوونیتان دەکەم و زۆر سپاس بۆم دەرفەتە بۆ منتان ڕاستە. زۆر سپاس کاک هەڵمەت. کاک هەڵمەت با سەرەتا لێرەوە دەست پێ بکەین، پێمان خۆشە ئەگەر دەکرێت لە دەورانی منداڵیت مێر منداڵیت وەلایەن لاوێتی خۆتان بۆمان باس بکەی لە تلویزیۆنی کۆمەڵدا هەرچەند خۆتان کەسێکی ناسراون پێشمان بڵێ ژیانی ئەو وەخت لە چ دۆخێکدا بوو بۆ جەنابەت؟ بەسەر چاو من لە 1323 لە شاری سنە لە مەحەڵەی قەتارچیان لە کوجی فاڕۆقی لەدایک بووگم لە بنەماڵێکی کرێکار و زەحمەتکێش من باوکم بەنابوو و لەو ماڵا گەورە بووم تا سنی 7 ساڵەگی کە چوومە مەدرسە. کلاسی یەکی دەورانی ابتدایی لە مەدرسەی دانش لە بەرماڵ وەکێڵە لە قەتارچیانە، بە دوای ئەوە مەدرسەی دانش کە تەواو بوو مەدرسەکان گۆڕا و چینە چوارمی ئابان تا کلاسی 6 لە مەدرسەی چوارمی ئابانە هەر لە مەحەلەی قەتارچیانە دەرسم خوێند. لە کلاسی چوارە لەوێ کاکفواد یادی بەخێر یادی بەرز و بەڕێز بێت لە ئەڵمانەوە هات و لە کلاس چوارە بووین بە هاو کلاس کە بووین بە هاو کلاس لە کلاس چوارە تا کلاسی 6 لەگەڵ شەید فواد بە یەکەوە بووین. لەوێ ئەو ئێمە چوینە دەبیرستانی ئەو چۆ دەبیرستانێتر و ئەو ئێدامە تەحسیلیدا و لەوێ لە یەک جیا بووینەوە. دوای ئەوە من تەسێق شەشم سەن چوومە دەبیرستانی بەناو معقول و منقول، ئەویش مەجموعەی دەبیرستان بوو کە دەرسەکانی نیوەی دینی بوو، مدەڕەسەکانی گشتی مەڵا بوو، مەڵا حسام مشتێنی، مەڵا حسێن گورجی، مەڵا عەبدوڵای گورجی، مەڵا سەبار، ئەوانە گشتی مرەبیەکان معلمەکان و دەبیرەکان بوون. بە دوایەوە من تا کلاس 8 دەرسم خوێن. لە کلاس 8 تەرک تەحسیڵم کرد. دوای تەرک تەحسیڵم کرد یەک ساڵ و نیم چۆن باوکم بەنا بوو لەبەردەستیا کارم کرد و شاگردیم کرد و بەنای مەزانی نزیک بە ساڵ و نیمێکی بەنایم کرد لە شرکەتی شاهکاران لە شەریفاوە مەجموعەی ساختمانیان بۆ فەرهەنگیان دروستەکە لێنا کارم کرد. لێنا مقداری پوڵم بەدەساورد بە تەوسیەی گیانبەخکرد و کە ئەیوبی نەبەوی و کاک جەماڵی نەبەوی کە بە یەکەوە لە مەحەلەی کا بووین و یەکتیمان ناسی و کۆڕ و کۆمەڵی بووین بە یەکەوە بە تەوسیەی ئەوان چوومە ناو ئەرتش. چوومە ناو ئەرتش من تا ئەوان لەو عانە تەڵاشیانەوە بوو کە من بچمە گاردی شاهنشایی. من خۆیشم ئەو عانە نەمەزانی، ئەو تەڵاشی ئەوانە ئیسراری ئەوانە بچمە ناو گاردی شاهنشایی چی بوو نەمەزانی و نەیانەوت. کە چوون بۆ ئامۆژگای گروبانی، ئامۆژگای گروبانی چوون بە مودەت 8 مانگ لە پەسۆی ئازەربایجانە تەواو کرد. دەورەی تەخەسوسی پیادەم دی. مەبەستان ئەرتەشە؟ بەڵێ ئەرتش. دەیلێنا بە دانش ئاموزی دوای 8 مانگ تەخەسوسی و مقدماتی تەقسیممانیان کرد هاتمەوە کەمە لەشکەر 28 سنە. لە لەشکەر 28 سنایت لە گوردان 187 بووم تا ئەو دەورانە بوومە دەرەجدار گروبان سێ لەو دوا گروبان دوو لەو دوا گروبان یەک منتەها. لەو دەورانە کە من دەرەجدار بووم چەند ئتفاق کەفت. یەکێکی ئەوە شەڕێک لەبێن ئێران و عێراقا دروست بوو، ئەویش فەرماندەی پایگایکی ژاندارمەریان لە مهرانە عێراق دزی بوو، ئیتر رابطەی بین عێراق و ئێران شێویە بوو. مدەت 6 مانگ ئێمە هاتینە ئەم بەرزگەل باشماخ و بایەوە مستەقر بووین لەشکەر 28 مستەقر بووین و ئەوانیش لەم بەرەو لە دەوروەر هەڵاڵاوە و هەریەنە و بنەوە سوتا ئەوانیش مستەقر بوون 6 مانگ بەرامبەر بە یەک، بەڵام شەڕ نەکریا و ئەمە ماوە بە دوایەوە کە گەڕیاینەوە من 2 ساڵ لە مەریوانە بووم، ساڵێک لە سەقزا بووم، ساڵی لە بانا بووم، 6 مانگ لە پیرانشارا بووم، لەو دوا بووم بە مرەبی تیمی منتەخەبی تیرەنداز. کاک هەڵمەت من پێم خۆش بوو سەرەتا پێت بڵم ئەسەن هۆکاری ئەوەی کە دەستان لە خوێندن هەڵگرت و چوونە ناو ئەرتەش ئەومان بۆڕم کەیەوە چاو من دوای دێمە سەر ئەوەی من تۆزی لە دەرس خوێندنە تەمەڵ بووم، ڕاستەکەی تەمەڵ بووم، زۆر علاقەمەند بە دەرسنەوەم، علاقەمەند بە کاری فیزیکی بووم فرەتر. پێم خۆش بوو کار بکەم، کاری فیزیکی بکەم، بەوە فرەتر علاقەمەند بووم.
دەرسەکان تۆزێ بۆ من ئیتر قرس بوو مەتەڵەن بە تایبەت ڕیاضیات فیزیک و شیمی وەیلا لە ئیملا و لە ئینشا و لە ئەوانە لە هونەروشتا هەموو نمرەکانم ئەو عانە 20 بوو بەڵام ئەو دەرسەکانترم زەعیف بوو هەر بەو بۆنەوە ئیتر لە دەبیرستانە تەسمیم گرت تەرک تەحسیل کەم تەرک تەحسیلم کە کرد ئیتر ماوەیەک دەستم کرد بە کار بەنایی و شاگرد بەنایی و ئەوانە تا ئەو تەسمیمە گرت بەلاخرە بە تەوسیە و ڕەفیقە لە واز لەمە بێرانە چوون بۆ ئەرتش چوون بۆ ئەرتش و ئەو مەرحەلەمە تەواو کرد ئامۆزشکا و ئەوانە تا هاتمە و لەشکەر 28 دوای ئەوەی کە 2 ساڵ لە مەریوانە بووم و ساڵی لە سەقزا و ساڵی لە بانە و 6 حەفمانی لە پیران شاروشتا پەیمانێک بوو لە ناو ئەرتەشا بەمانەوە پەیمان سنتۆ پەیمان سنتۆ پەیمانی بوو لە بین ئێران و تورکیە و پاکستان و ئینگلیس و ئەمریکا ئەم 5 کشوەرە 5 کشوەرە پەیمانێکیان بوو پەیمان نظامی بوو هەر ساڵە لەم 5 کشوەرە و 5 تیمی تیرەنداز منتەخەب جیا کریانەوە و هەر ساڵی لە کشوەرێکا مسابقەیەکیانەدا بە ناو نیشان لەو مسابقە جایزەیاندا بە بهترین تیرەنداز لە ئێرانە ئاوا بوو گاردی شانشایی ئەو زەمانە خۆی تیمێکی بوو واحدی 23 نەوحید چەترباز تیمی هەوابورد ئەوان خۆیان تیمێکیان بوو لەشکری 77 مەشهد تیمێکی بوو لەشکر 28 سنەیش تیمێ ئەم 4-5 تیمە 6 مانگ تەمرینمانە کرد لەمەیان تیرە حەچی ڕۆژە سعات 6 چوونە مەیان تیر تا سعات 4 بعد زۆر 29 فیشکمانە بەر ئەمان کرد بە پووکەوە هاتینەوە خودی تەرکیبی تیمەکە 13 نەفەر تفەنگ بوو 3 قەبزە کۆڵت بوو ئەو وەختە 3 قەبزەی تیربار یا مسلسل جەمعەن ئەمە تەرکیبی تیمەکە بوو دوای 6 مانگ تەمرین ئەم تیمگەلە لە ناو ئێرانە مسابقەیەکیانەدا یەک تیم انتخابەوە بۆ نشان بۆ مسابقە لە تەک باقی کشوەرەکاندا من بە مدت 3 ساڵ مرەبی ئەو تیم تیرەنداز لەشکر 28 بووم و لە 3 مسابقە شرکتمان کرد لە یەک مسابقەیە بەرەندە بووین کە چوین لە تورکیا ئێمە دۆڕانمان بەلاخرە تیمی هین بردیەوە ئامریکا بردیەوە دەی بە دوای ئەوە ئێمە دوارە ئەزنە و مەسەلەی نسکۆکەی بارزانی جنبشی کوردستانی عێراق کە ئەوە هاتە بەرەو قەراردادێکیان کرد وەختی شاه هەڵسا چووە ئەلجەزایر و هۆوەری بوومیدیەن ڕئیس جمهوری ئەلجەزایر بوو بە واستە لە بین سەدام حوسێن و شا ئەو قەراردادیانە ئیمزا کرد وە سوڵحیان کرد لەو سوڵحا 3 مادەی تیا بوو مادەیەکی ئەوە بوو کە 2 مانگ فرسەت بن بە جەماعەتی پێشمەرگەی بارزانی تەسلیم بگرن یا خۆیان تەسلیمی دەوڵەتی بەعس بکەنەوە چەکدان و خۆیان تەسلیم بکەنەوە یا چەکدان و بێن خۆیان تەسلیمی ئێران بکەن مادەی سێوەمەکەی ئەوە بوو هیچ چەکدارێکیان قبول ناکرد بە چەکەوە وارد ئێران بێت یا بۆ باڵەکەیە بە چەکەوە وارد عێراق بێت ئێمە دوومانیان دانیاو بۆ ئەم کارە بەرنامەیانەوە بوو تیپێکی ئەرتەشی عێراق و تیپێکی ئەرتەشی ئێران ئەوان لە تەریقی قەسرشیرین و خانەقین و قەسرشیرینەوە هاتنە ناو ئێران هاتنە مەریوان تیپەکەی ئێرانیش لە مەریوانە مستەقەڕ بوو ئەم دوو تیپە بە یەکەوە ئدغامە بوون مشتەرەکەن 4 نقطەی مەرزیان دیاریە کرد پیرانشار سەردەشت مەریوان و قەسرشیرین ئەم دوو تیپە بە یەکەوە لەسەر مەرزا مستەقەڕ ئەبوون نقطەی تەحویردان باشماخ بوو باشماخی مەریوان مرکزەکە ئێنە بوو ئەبووە ئەوان تەسمیمیان گرت لەنا بارزانی تەسمیمەگرێت ئێمە تەسلیمی عێراق نابین بەڵکو ئەچین بەرەو ئێران بەرەو ئێران هاتنیشانەوە بوو ئەم چەک و چۆڵە تەحویل بن ناویانیان ئەنووسی ماشینی فرە 2000 دەستکا ماشینیان ئامادە کرد و سواریان نەکرد لەبەرایان بردە ئوردوگای سەوڵاوی مەریوان مدەتی لێ نابوون دوارە لێنا ئەزنەوە مشەخەسات و بیۆگرافیانیان ئەنووسی مستەقیلیان نەکرد بە کامیاران لە ئینەچا مستەقەڕ بوون بە مدەت 2 مانگ معاینەی پزیشکی و مجموعەی کارگەل تر ئەکریا لێنەوە منتەقل بوون بە شارەکان ترا ساوە و حتا کەتی سیستان و بەلوچستانیش بەڵاو بوونەوە بەڵام مرکزیەتی خودی حزبی دموکراتی عێراق خانەوادەی بارزانی و مجموعەی ژنراڵ و ئەوانە بریانە عەزیمەی کەرەج شەهرێکی هەست بە ناو عەزیمەی کەرەج لە کەرەجا ئێنەیانە کۆمپلت نییە اختیار ئەوان فەرماندەهان و ڕەدەهای باڵا و خانەوادەی بارزانی و خانەوادەی مەسئولەکان گشتیان لە کەرەجا مستەقەڕ بوون و لە کەرەجا بوون لە بێسڵە لە عەزیمەی کەرەجا دەی ئەوانە لێ نابوون ئەو وەختە من مەسئولی دەسە بووم مەسئولی دەسە بووم چۆن ئەفسەر کەمبوودی ئەفسەری بوو ئەرتش کە سرسان زمانی بوو بە جێگەی ئەوە مەسەڵەن ستوانەیەکی فەرماندەی دەسە بێ نەبوو من بە دەرەجەی گروبانیەکیەوە فەرماندەی دەسەیش بووم من لە تەک دەسەیەکی عێراقیە لەبان تەتە و ژاڵانیەوە بووم تەتەی هەورامان
لێنا ئێمە لێنا حفاظەتمانە کرد کە ئەگەر لێنە و پێشمەرگە یا کەسێک هات خۆی تەحویل بە ئێمە تەحویلمانەگر منتەقلمانە کرد بە باشماخ لێنا بووم دوای دە ڕۆژ پەیامی بیسیمی هات فەرماندەیەکەمان لە باشماخا بوو بیسیمی کات کە خۆت معرەفیکە بە فەرماندەیی لە باشماخە ماشینی جیپ هاتە شۆن من سعات 12 شەو من لەبان تەتەوە بە سرعەت هاتمە باشماخ کە چوومە باشماخ فەرماندەی گورانەکەمان سەروانی بوو خەڵک تەبریز بوو وتی متاسفانە پایەبەندی تۆ منتەقلی بۆ تاران کاک هەڵمەند اتفاق من دەبێت ئەلان لێرە پرسیارە بکەم بڵێ لە مەقتەیەکدا ئێوە انتقال دەدرێن بۆ تاران بۆ دەورەی ئیتلاعات و دژی ئیتلاعات ئەگەر هەڵە نەکەم ئەگەر دەکرێت ئەمە لە زیاتر لەوە وربینەوە ئەم دەورەیە چۆن بوو و چۆن بوو تویان هەڵبژارد باشە بۆ ئاگاداریت زد ئیتلاعاتەکان اطلاعات و زد اطلاعات لە پادگانەکانە چەندین وەزیفەیانەس اطلاعات معنیەکەی ئەوەسە جەمعاوەری ئەخبار و اطلاعات تەجزیە و تەحلیل پەروەرش و ئیجرا زد اطلاعات بەرگیریکردن لە هەر نوع اطلاعاتی و دەرزکردنی بە دەرەوە ئەو دوو ئورگانە ئەوە کارەکەن اطلاعات تەلاشەکات جەمعاوەری اطلاعات بکات تەجزیە و تەحلیل و پەروەرشی بات و بینێ بۆ ئیجرا یعنی انتقالی جنابەت بۆ تاران بۆ ئەم دەورە بوو زد اطلاعات ئەکسی ئەو کارەکان ناری هیچ نوع اطلاعاتێک وهیچ نوع ئەسنادێک سری محرمانە و غێر محرمانە دەرز بکاتە دەرەوە ئەلێ وەکو ئەو دوو ئورگانن مکەمڵی یەکترینشن و هەر لە یەک ئیدارەیانەت بەناو ئیدارەی دووەم جا لە سەتحی ئەرتەشەکانە ئەبێ بە ئیدارەی دووەم لە سەتحی پادگانەکانە هەر وەک ئۆرگانێکی ئیطلاعات و دڵسعا دەمێنێتەوە کە من نامەیەکیاندا پێم و فەرماندەی گوردانەکەمان قاوی کرد لە بیرمەنەوی لە 100 من دانێ 100 من پوڵ وتی ئەوە بۆ تۆش دوو مناڵەکەم لە مەریوانە بوو ئەو ئەە دوو مناڵم بوو ساوح و نەستەرەن بوون هێشتا نەدامان نەبوو بە پەلە منیان ماشینی جیب لە باشما خۆهناردە و سەح زوو بوو هاتمە پادگان موسک خانەوە لێنا ماڵم لێنا ماڵ سازمانی وتم بە خێزانم وتمەوە من منتەقلم و ئەبێ سەر خۆم معرەفیکەم بە لەشکەر لە سنا و لە دووە بڕم بۆ تالان وتی ئێمە وتمەوە دانیشن ئێمە ئێنە و بێستا جێگە ڕێگە مشەخەز بوو هەوڵێکتان بۆ دەم کە من هاتمە لەشکەر لێنا چوومە لای ڕئیسی زد اطلاعات چوومە لای و نامەکەمدا پێ وتی ئێمە 3 ساڵە یەکم ئەمە تەبێ بێژم 3 ساڵە تۆ هەی لەژێر نیشانە لا کەلیمەی نیشان لە نەزەرا بگرە گەلێکیان بێ کەسێک انتخاب بکەن بۆ ئەو دەورەگەلە دەورەی ئیطلاعات و زد اطلاعات حدود 3 ساڵ هەموو هەرەکەتی گەن نەژێر چاوەدێری ڕۆژانە دوو ئیرادیان لە من گردوو لەو 3 ساڵە یەکێکی ئەوە بوو لە پاییزە سەف زوو تاریکە دوای شامگایش کە هاتینەوە هەر تاریک بوو لە ناو سرویسا کە لە دۆرمەیان سنا سوار بووین دۆرمەیان شای ئەو وەختە بۆ پادگان ناو ماشینەکە ناو ڕیۆ بوو ڕفیقی لای دەستمە بوو علی زەندی بە شۆخیە وتم پێزانی کا علی ئێمە شەوتین و شەوەچینەوە وتی خوایە هەرەونە کە چوومە پادگان فەرماندەی گوران وتی زد اطلاعات کاریس بێت کە چووم بۆ زد اطلاعات ئەو سەرهەنگ مەحمودیە و ئەستوار ئەدمەن باوک شەید فەرەح یاری بەخێر وتیان مەگەر تۆ ئەو ڕۆژەی ئستیقدام بوویت ئیمزاد نەکردگە کە تۆ خدمەت لە ئەرتەشا شەبانە رووزیە وتم بەڵێ وایە وتی چۆن تەرویج و تەبلیغی منفی ئەەکەی لە ناومە سرویسا ئەژیت شەوتین و شەوەچینەوە وتی من دەتەک ڕەفیقەمە شوخیم کردگە وتی ئەوە نقطەیەک بەنفیە خاص لەو 3 ساڵە من لەژێر چاوەدێریا بووگم تا تەشخیصیانداگە دەرەژدارێکی منزەبتم فعالم لەباری ئامۆزشی نظامیە و مەوردی پەسەندی ئەوانم لە ناو گورهانە فەرماندەکان بەدەستمەوە فەرماندەی گورهان و گوردان و ئەوانە گشتیان بەدەستمەوە ڕازین چون من لەو فاسڵان نزیک بە 30 بەرگ تەشویقیم بوو کەتبی لە فەرماندەی دەسەوە هەتا فەرماندەی گورهان و گوردان و تیپ بۆ فەرماندەی لەشکریش چون واقعاً دەرەژدارێکی فعال بووم لە توولی ئەو چەند ساڵا کە لە لەشکەر 11 ساڵ 2 ساڵ لە لەشکەر 28 بووم نە یەک سانیە دێر چوونەوە یەک سانی زیواتمەوە زۆر منزەبت بووم بۆ خۆم بەهەرحاڵ وتیاشی بە پەلە بڕی بۆ تالان ئەوانی 100 منتریاندا پێم سوال بووم بە ئۆتۆبوس چوومە تالان چوومە باخشە پادگان باخشە ئیدارەی دووەم ئەو وەختە مەرکەز ئامۆزشەکەی لێ نابوو کە چوومە ئێنە نامەکەم نیشان ئیطلاعات دەفتەرەکە نیشاندا وتی سەرێ بڕۆ کلاسەکە ڕدانیشە منیش هەر بە لیباس نظامیەوە کە چووم دیم لە ناو ساڵۆنێکا نزیک 6 وردەی نەفەر دانیشتن و گشتی کۆت و شەروال و کەراوات و ئۆستادێک ئەمریکایی لە پای تابلۆ تەختە سیاکا خەریب و دەرسێدا منیان کرد دەرەوە ئەمڕۆ لیباسەکەت ئەوەسکە بێرە منیش هیچکەم نەوە لیباس شخصی شتم نەبردوتە خۆمار بە لیباس نظامیەوە ئەوانە ئۆستوار یەک بوو کە چوومە ئێنە هاتمە دەرەوە
خۆیان چوون لە بەشی تدارەکات خۆیانە دەستی لیوازیان هاوڵ کریانە بەر من چوومە سەر کلاسەکە لەبەرا 6 مانگ بوو لەم 6 مانگە تۆ دەورەی ئیطلاعاتە بینی دەورەی زد ئیطلاعاتە بینی دەورەی ورود پنهانی عیبارەتە لەوە تۆ پنهانی بریتە ناو ساختمانی میکرۆفۆن گوزاری بکەیت دووربین گوزاری بکەیت و هیچ کەس نەزانێت و لە ئۆتاقی ترەوە کۆنتترۆلیکەیت دووە دەورەی تەرجمەی زوان کوردی بە فارسی نەوارەکان تەلەفۆنەکان لەو دوای قوڵف باسکۆنی دەورەی قوڵف باسکردن دەورەیەکی کە فرە مهم بوو ئەوە بوو کە مشاهدە و تەوسیف یعنی ئەگەر تۆ ئاوا کە ئامیرۆدی دوای 6 مانگ کاغذ بنە بەردەست بتوانی قیافەی کا ئەمیر 80% حداقل وەک خۆی بێ لەوان کاغذ و بیکشیت و تەوسیفی کەیت ئەمە دەورەکە بوو ئەم دەورە ئەمە 6 مانگ بوو دوای 6 مانگ تەقسیممانیان کرد کە تەقسیمیان کرد ئەوەی وا لە دەورەکە بانتەرین نمرەی هاوردوو حەق انتخابی بوو لە کام شارە بمێنێتەوە یا بڕێتەوە بۆ لەشکەرەکەی خۆی من دانێ لەوە بوو دانێ لەوانە بووم کە 98 هاوردوو وشاگرد ئەوەی کلاسەکەی بوو توانی خۆت هەڵبژێری لە ئەێ وتیان کوێنە هەڵەبژێریت وتم من حەزەکەم بڕمەوە لەشکەر 28 چون خانەوادەکەم هاالێناو باوک ئەوانە وتیان نەخێت تۆ لێرە ئەمینیتەوە ئێمە تعینیەکەین لە کام ئورگانە بینیتەوە کاڵمەت دوای ئەو دەورەیە هەروەگەی مەش بیستمانە و ئاگادارین لە تاران دەمێنیەوە دوای ئەم دەورەیە بڵێ ولەوێ لە واحدێک بە ناوی ئەگە هەڵەنەکەم تعقیب و مراقبەت تعقیبی زدی انقلاب کار دەکەن ئەگەر دەکرێت ئەوشمان بۆ باس بکەیت دەی دوای ئەوە نامێکیاندا بە من پاکەتی سەربەستە وتیان حەقت نییە ئەم پاکەتە باسکەی تا 15 ڕۆژ ئەڕی بۆ مەرەخەسی ڕۆژی 14 بازیەکەی ئادرسی و کوردێکی هاتیە لەو سەعاتە بەو ئادرسە و بەو کوردە و تیتە سەر ئەو نقطە کە دیاریمان کردگە لێنا ماشینێکتێت کەسێکتێت معرفی تۆ ئەوە ڕاهنمای تووە ئەوە بۆ محل کارەکەت منیش نەمەزانی چەس دەی حساسەوە بوومە واقعان کە هاتمە دەرەوە چوومە ناو دەستشویەکان نامەکەم کردەوە دیم لە نامەکان نووسیە تۆ منتەقلی بە واحدی تعقیب و مراقبەتی ئیدارەی دووەم و خانەی ئەمن ڕۆژی فلان ساعتی فلان لە خیابانی سورەیە لە پاڵ کیوسکی تەلەفۆنی شمارە فلانە ڕۆژنامەیەکی کەیهانەگری بەدەستەوە کەسی ماشینێکی پژۆ چەرمک 504 شمارە فلان کە دوو سەرنشینی هەست تێن شیشەکە ئانە خوارەوەژنە و ڕۆژنامە ئەفرۆشی بێژە نەخێر ئێخوێنم ئەگەر وتیان ئێفرۆشی تووتم ئێخوێنم ئیشارێک و لێکا بڕدانیشەنەوە ماشینەوە کارۆ نەوێت ئەمە ناو نامەکە ئەم تەوزیحیەدا بوو دێمنی هاتمەوە هات ژورناڵم هەڵگر و هات ئەو ئانە ژورناڵەکە منتەقل کرد بە تاران هاتمەوە بوو کورسان و دە ڕۆژێ لە کورسان دانیشتم و سەرەن پەیامێکی بۆم هەنا تەلەفۆنی کرد ماڵەوە بێ بۆ زتڵات کە چوون بۆ پادگان وتی بۆ چە واتە کردگە وتم چەم کردگە جام سەر وتی قەرانەوە مەگەر تۆ بیتەوە لێرا کارکەی وتم ئەوان منیان دانیاگە لە تارانەوە وتی دەیبات تەبریک و پێژم خۆشحاڵم های لە ئۆرگانێکە موازب خۆت بە دی موازب خۆت بە جا ئەو عانیشارە من سمێڵم بوو وتی ئەم سمێڵگە لە نەوێتە بای سەرت کاڵمەت پرسیارێک لە کەس بەغیرە خۆت کوردیکەیتیا بوو لەو خەمەت ئاوشکەم لەو 62 نەفەرە کە لەو کلاساوین تەنیا من کورد بووم باقیەکەی گشتی فارس و لوڕ و لەسەر هەنگەوە تیا بوو هەر تاکەتی گروبان سێچ وە کارمەندیش بەڵام تەنها کوردێک کە لێ نابوو من بوو وە کورد لەم فاسڵە با ئەمانە تایرە با گشتت بێ من بە دوای ئەوە کە گەرمە بوو دواوە تۆزێ لە تەکافوادا جیاوینەوە ئرتباتی من ئیتر تەنگاتەنگە بوو لە تەکعیوب و شەی جەماڵ نەبەویە چون هاو محلە بووین ئەستا ئەو کات ئرتباتت بوو لەگەڵ ئرتباتمان بوو کۆڕێک بووین بتاڵ ئەوڵ کتێوێکی کە دایان بە من خوێندم کە ئایوب هاوردی کتێوی بەناو نینا نینام کە متاڵعا کرد کاری مەخفی لە رووسیا ئەوەڵی کتێ بوو ئیتر هەستێکی متاڵعاتیمان بوو مرتب هەر من ئاهاتمەوە سەردانمە بەغیرەزەوە من هەر هەفتە گزارشی کاری یەک هەفتە و فعالیەتی ناو دەورە و کلاسەکەم ئەکرد بە گزارشێک ڕابتم بوو لەبێن من و کایوبا ئەم هەناردە و کورسان بووی لا ئێمە دەرسی خوۆن ئەو گزارشی ڕۆژانە جەممە کردەوە و بە هەفتێک ئەم هەنار بوو کایوب کە دەورەکە چۆن بووگە کێ بووگە چەند کریاگە بە دوای ئەوە من ئەمە ارتباطمە هەر بوو تەنگاتەنگ من تاها ئەوە نەبوو کە بێژم ارتباطێکی تەشکیلاتی بوو حاڵەتێکی ڕەفیقانەی بوو بەڵام ئەمزانی کە ئەوان گرایشاتێکی چەپ و ئینسانیان هەز منی چوومە ئەو فازۆ ڕاستەکەی دەی ئەم نامە کە تواو بوو هاتمە و چوومە سەر قەرارەکە سوار ماشینێک ئەو ماشینە پێشوە بووم تقریبەن 1 سەعاتی تەواو بە ناو خیابانەکان تارانە منیان گەڕان
دوای 1 سعات چاوبەنێکیاندا بە من بان چاوم بەست بچینەوە حەوشێک وتی لایەوە چاوبەنەکەم کە لابرد حەوشێکی زۆر گەورە تابلۆی باندرگاکەی دوو تەرەفە بوو هەم ڕوو بە کوجی نووسیا و هەم بە ڕووناو حەوشەکە نووسیوی ئەوان نووسیوی پەیمانکاری سەردخانەهای ئەرتش پەیمانکاری سەردخانەهای ئەرتش وەلی ئەچووتە ماڵەوە زیاتر لە 100 دەستگا ماشینی جۆرباجۆر لە ترێلیە و هەتا دووچەرخەی تاشە و هەناو ئەم محوەتا دانریاگە ئەنواع وەقسام مدلگەل مختلف ماشین خارجی بە ڕەنگەل مختلفەوە گۆشەیەکیشی تعمیرگاز دەستڕاستی ساختمانێکە دەفتەر و ئەوانە سەر دەستڕاستیشی جێگەی نگهبانی و ئاشپەزخانە و ئەوانە کە من چوومێنە مەجموعەی بنیام لێ نابوون وتیان تۆ لەم سەعاتە و معرفێک تۆ کاکەس بەناو کاکە قاوەلێکی باش بنیان بۆ لە ڕیسەکە ئەو عنایان پێ کەس دەرەجەی نەبوو گشتی شخصی بوو کابرای بوو وتیانەوە ئایە سەجادی ڕیسە چوینە ئێنە و تەبریکی وت و بە خێراتنی کرد و ئەمانە وتی تۆ ئەبێ 3 مانگ دەورەی مقدماتی ببینی دەورەکەی بەشێکی تێئۆریە بەشە ئەسڵەکەی پراکتیکە لە تەک تیمەکانە ئەچیتە دەرەوە بۆ کاری تاقیب و مراقبەت تۆ فقط تواشاکەیت و گوێچکە ئای کە تواشات کرد و گوێچکەدات نەزەراتی خۆت و هەرچێک ئەبینی کە تیتەوە دەفتەر لەبان کاغەز و یادداشتەکەی ئێ بە فەرماندەی تیمەکە مشاهداتی تۆ لەو ڕۆژە لەو ئەمەڵیاتە هەرچی بووگە مثبت یا منفی ئینوسیت و ئەیت 3 مانگ ئەمەمە کرد من دەی مانگێکی شارشناسی بوو شاری تاران نەخشەی تارانیان دانیا و تەقسیمیان کردو بە 10 قسمت مەشیایە من لە فاصلەی 1 مانگە هەر 3 ڕۆژ دەحەی 2 ڕۆژ دەحەی 1 قسمەتم شناسایی بکرایە چا هۆتل مزگت بیمارستان ئەوانە بەغێرەوە خیابانگەل یەک تەرەفە بوون بەس تا ئەو جێگە ئەکریە ناو خیابانەکان و ناو کوجیەکان گشت ئەمانە شناساییکەی بیکەیتە کروکی بیتی لەمان کاغەزە و منتەبق بێت بە دەرسەدێک تقریبا 80 تا 85 دەرسەد منتەبق بێ ئەو کروکیەوە تۆ ئێکیشی لە تەک نەخشە ئەسڵیەکە یەک مانگیش شارشناسی بوو دوای ئەوە ئیتر من چوومە ناو تیم چوومە ناو تیم وەک نیروی تیم چوومە ناو ئەمەلیات لێنا ئاوا بوو واحدی تعقیب و مراقبەت کاری چی بوو باوەتە بۆ تۆزیح بم لە خودی ئیدارای دوومە کە لە چوارڕای قەسرا قەراری گردو ئیدارەی دووم ئێمە لە خانەی ئەمنا بووین واحد گەل تعقیب و مراقبەت هەن لە خانەی ئەمنا لیباس نظامی نییە هیچکە دەرەجەی مشخص نییە مەسەڵەن 124 نەفەر بووین لەو خانەی تیمیا هەرچی ڕۆژە 26 28 30 نەفەرمان کە تیم ئەمەلیاتی بووین لەناو ئەمەلیاتە بووین یەکتیرمان نەناسی بەناو بە کۆت بەڵام من نەمەزانین تۆ دەرەجەت چەست ئەو نەزانین من دەرەجەم چەست حەقمان نەبوو بێژین دەی وەختی چوومە ناو تیم ئیتر بووم بە عزوێ لە تیم کارمان نەکرد وەزایفی ئەو ئەفرادە چەست مەسئول تیمەکە وەزیفەی چەست ڕانەندە مەسئول وەزیفەی چەست ئەوڵەن ڕاندە با بێژم پێت ڕاندە ئەبێ ڕاندەیەکی بکە بتوانێت تعقیب بکات و مراقبەت کات و لە ئەنواع و ئەقسام سرعەتگەل استفادە بکات یعنی نەترس بێت شجاع بێت و ماهر بێت لە ڕاوێندگیە ئەوە یەک دوو ئەلائمەکان بناسێت لە تەک پۆلیس و ڕاهنمایی ڕاوێندگیە مەسەڵەن تۆ ئەگەیتە چراقرمز سوژەکەت لە چراقرمز ڕەدەبوو تۆ لە دواوە ئەکەوتە پرچراکە مجوای بێسی ئاواتە کە ئەکرد پۆلیسەکە ڕێگەی بۆت بازە کرد ئەو علامەت قەراردادی بوو لە بین واحدی تعقیب مراقبەت و پلیس ڕاهنمایی و ڕاوێندگیە ها وەختی ئەگەیت بە پلیس یا پلیس گەرێکی بوو سەیتەرەش لێدانێت بە مەحزە بە بەرخوردەکرد بەسی ئاواتە کە ئەکرد ڕێگای بۆ بازەکرد ماشینەکان بە شوێنێکە ئاچون بۆ سوژە گوم نەکەن سوژە کێ بوو سوژە کەسکەلی بوو کە واحدی ئەمەلیاتی ئیدارەی دووەم مەشکوک بوو لیان مراقبەتی بۆیان دانیە مەسەڵەن ئەیان وێت ئەم سەروانە ئەم سەرهەنگا ئەم مهەندسا ئەم کابرای نظامی کارە ئەم مستشارە ئەم هەرچێک مەشکوکە مەسەڵەن بە جاسوسیکردن یا هاوکاریکردن مەسەڵەن ئەناسوری ئیطلاعاتی رووسیا ئەناسوری ئیطلاعاتی عێراق ئەناسوری ئیطلاعاتی چین یا کشوەرەکان تر معموڵەن ئەکسەر سوژەکان ئەناسوری سەفارەتخانەکان بوون ئەفسەرگەلێکە لەناو ئەرتش ئێرانە ئێرتباتیان ڕوو لە تەک ئەناسوری خارجیە ئەوانە تحت تاقیب بوون بە دەرەجەی ئێرتباتەکەیان زمانیان بۆیان داێن مەسەڵەن یان وت 10 ڕۆژ 8 ساعت یا وت نە 15 ڕۆژ شەبانە ڕووزی ئەیان وت 3 مانگ مەسەڵەن خودی شاپور غوڵامزا کە برای شا بوو ڕئیسی بازرسی شانشای ئێران بوو 3 مانگ تاقیب مراقبەتیان بۆ دانیا
بۆ ئەشرف پەهلەوی خۆیشتی شا هەمە کارێ دەمودەستگای سەڵتەنەتی بوو 3 مانگ تعقیب و مراقبەتیان بۆ دانیا لەسەر قومار و گەنە کاریگەرێکە لە شماڵە کرد تەوەجوەکەی تا ئەو حەددا واحدی تعقیب و مراقبەت ئیمکانی کارکردنی هەست وەزایفی تیم ئەمەسا ئەگەر سوژە سەوارە بێت ماشینی بێت ماشینی بۆ دیاریەکەن تواشای ماشینەکەی گەبدان مدلی چ ماشینێکە بەر ئەساسی ئەوە ماشین ئەگەر ماشینەکەی مدل خوار بێت یانە ماشینگەر عادی ئەگەر ماشینەکەی مدلبان بێ بەر ئەساس سرعەتەکەی ماشینی مدلبان و سەریعی بۆ دانن ئەگەر پیادە بێ دووچەرخە و موتورسیکلێتی بۆ دانن نیروی پیادەی بۆ دانن ئەم ئەنواع و ئەقسام هەست لە ناو تعقیب مراقبەتە شتێکمانە بە ناو پۆستی مراقبەتی سابت پۆستی مراقبەتی سابت چەست گەرەکیانە سوژەیەک لە ماڵە یا لە مەحەل کارە مراقبەتکەن ئەبێ پۆششێ بێت ئەم مەعمورە بتوانێت 8 ساعات 9 ساعات 10 ساعات کە لە جێیەکە بێسێت و مراقبەت سابت کاتە سەر سوژە ماڵەکەیە مەحەل کارەکەیە یا مەحەلێکە چووگە سەر ناوی هالێنا ئەبێ پۆشی بێت من دانەی دوانی ئەگەرمە بۆ وەک نمونە جارێک من بووم بە مەعموری مراقبەتی سەرهەنگێکی بازنشستە کە لە تەک ئیگۆر کۆلۆکۆف مەسئولی ئیطلاعاتی رووسیا لە سەفارەتە ارتباطی بوو لەکوێ سەرهەنگە بازنشستەکە لە نارمەکە دەفتەری معامڵاتی دانیا بوو دەفتەری معامڵاتی خانە و زەوین و ئەوانە ئەم سەرهەنگ ئیگۆر کۆلۆکۆفە هەفتەی یەک جار ئەهات ئەچووە ئێنە بەناو ئەوەی کە ماڵە سێنێ زەوینە سێنێت ئەسناد و مەدارێکی گەرەک بوو ئەو سەرهەنگە جەمی کردووە ئێدا پێ و ارتباطیان بوو من بە عنوانی بنیامێکی چۆنەر بەفرۆشت دەبان چرخێکەوە چرخێکم بوو ئەم چرخە سینێکی بوو لەژێرەوە چراپریمۆزێکی بوو گر ڕۆژێک یەک دانە سنۆخ چۆنەر لەبوو لە تەرانەوێ لەبوو چۆنەر قرمز ئەیان هاورد من ئەمچنی پریمۆزەکەم ڕۆشت نەکرد لە 100 متری ماڵەکەیەوە مستەقیم کە دیدم بوو بەسەر دەفتەرەکەیە و ماڵەکەیکی لەبان دەفتەرەکەەوە بوو چۆنەر مەفرۆشت وەێ من مجهز بووم بە بیسیم 3 ناو بیسیممان بوو فەڕەنساوی و ئەمریکای ئینگلیسی تیمی مراقبەت لە ئەترافەوە مستەقر بوون هەر کەس وارد ئەبوو بۆ دەفتەرەکە من بلافاصلە مشخصاتەکەیم گزارشە کرد وەختی ئاهاتە دەرەوە تیمی مراقبەت تعقیبیان نەکرد یەک محەلی کاری ماڵی و چییە ئەوە ئەلو تیمی مراقبەت تعقیب و مراقبەت 50% لە ئیطلاعات لە سوژە بەدەستێنێ ئەو 50%ەکەی ئەناسوری مەخفی ناو ئیدارە بەدەستی تێرن کە گزارشەکەی ئان ئەو 100% ئەوێ بەوەی کە سوژەی شناختە بێت چۆنەر مەفرۆشت هەرچی ڕۆژە سبحە سەعات 6 دەمودەستگان باز دەکرد لەبوو هەی لەبوو کڵاوی کێشم کردو بە سەرما ڕۆژێک پاسەبانێک هاوسامان هاتوو بۆ تالان نەمەزانی لەو مەحەلا ماڵ و ئاشناوشتێز هات وتی ئەموتم منی سەرم داخل ناسیم کڵاوەکەم ترزی کێشا خوارەوە بەلێ وتی 5 تومەن چۆندەر منیش 5 چۆنەرم بۆی قاشکردنەوە دەوریەکە و کارتوچکاڵێکم نیە لایەنیەوە بەردەسی هەرچی وتی هەرچی سەرەوە مسەرەوە تۆ چۆنەر فرۆش نیت بە کوردی منیش هەرجوام نەداوە وتی تۆ سنەی نیت هەرجوام نەداوە وتی کوردی هەرجوام نەداوە ئاخری سەری دانەوان وتی تۆ لێرە چاکەی کوڕەکەی خەلیفە عەباس هاوسای دیوار بە دیوار ئاوە من هیچکم نەوت وتی ئەوە بەدبەختی بووی بە چۆنەر فرۆش لە تالانە وتی چ بکەینی کار و زیندگی ئەمەسە هیچینەوە چۆنەڕێ خواردو چوو تێتەوە کورسانە ڕێ وە لایکم لە ماڵە هاوسا بووین هێ بۆ ناڕۆن بگەین بە عیسا بێچارە بگە چۆنەر دەفرۆشی لە تالانە چۆنەر ئەوە ناو ئەرتەشا بوو وای پێاتکە کارم نییە ئەوان چیان کرد و چۆن هاتن و هاتنە ماڵەوە و دەستیان کردی گیریان و ئەمانە و منیش هەرچێکمە کرد بە جۆرێ تۆجیکەم نەمەتوانی بێژم پیان باوە من چۆنە فرۆش نیم ئەوە کارە ئەوە دەحەی تر لە شوێنێکە دانیشتم بە شکڵ گا لە حاڵێکا خەریکم گای یەکەم مراقبەت ساختمانێکمە کرد ساختمانەکە ئیدارەی مهندسی ئەرتش بوو بەڵام رووسیگەل مراجعەیان نەکردە ئێنە بە تایبەت ئیگۆر کۆلۆکۆف کە مەسئولی ئەمنیەتی سەفارەت بوو و ئیطلاعاتی بوو و جزو بإصلاح جی آریۆی رووسیا بوو سازمان ئیطلاعات و زێر ئیطلاعاتی رووسیا ئەو ئەهات دەتەک ڕئیسی ئیدارەی مهندسی ئەرتش ئەرتباطیە کرد بەرانبەرەکەی کە خیابان شارەزا بوو خیابان شارەزا لەم بەرەوە قاوەفرۆشی بوو ژنوپیاگی ئەرمەنی بوون دوکانەکەیان سێدانە پلەکانی بوو لەبان پلەکانەوە ئاوا دانیشتوم بەڵام من تواشامە کرد کەعەبە لێنەوە تێت ئەڕێ بۆ چوارڕای پەهلەوی لێنا بلیت هەوا پەیما بسێنێ کە هات من ئەم وسمە مادەرزادی لارە ئەوە مادەرزادیە کە دەستم ئاواوی
تواشاکات چاوم پێ بوو چێ وێسا چێ تواشامی کرد چووە بەرەو هاتە دواوە قەسەم شەکی کرد کە منم یا من نیم چوو دەوسەرەوە دوای 10 دقیقە 20 دقیقە گەڕیاوە لە بەرامبەرمە وێسا دانەی پەنجقەلانی بەدەستی بۆ هەراوایە پێکرد کە بیر بینتە مشتم خاص منی سەرم داخست و هەرا بەو جۆرە ئەم وسمێدی مطمئن بوو کە منم بە پەلەتێتەوە کورسانەژێ بە دایکم عیسا گایە کرد ئەوێژێ چۆن عیسا گایە کرد من پێرەکە تەلیفۆنی تێکی قسەم چۆن گایەکە وەڵڵا بەخواوە پەنجقەلانیشمە دانیەوە بیکەمە مشتی ڕوومنەوە گایە کرد لە فلان جێگا بۆ ئادرسە دووربین وای ئەکسم دەیەگرت کاکە سێ ڕۆژی پێ نەچوو تاکسیبارێک خەسووم و دایکم و برا و گشتی گۆشت و نان و ڕۆن و وەسائل چیان بار کرد و هاوریان و هاتن چۆن ئێمە ئیجازانی تۆ گای بکەی منیش سوحەکەی خۆم ئامادە کرد و کۆتوشەواڵ و کەراوات بڕۆمەوە سەر کارم آخر گا کۆتوشەواڵ و کەراواتەوە سێ یەک پرسیار کاکەمەڵ ینی خودی بنەماڵت ینی خێزان و منداڵەکانیشت ناندەزانی فقط نەسرەت ئێزانی کە من کارم چەست بە ئیزافەی کائیوب و کاجەماڵ هیچ کەسم نەێزانی هیچ منیش قەسەم و قورئان و پیر و پەیغەمبەر و ڕازی نابوون بە حیجۆی ئاخری بە جۆری وتم پیان وتم بابەگیان واز بێرن من گانیم ئەوە پەسەنداز مەز ئەوە ماڵ شخصی مەز ئەوە ماشینەوە ئیمکانات من ئەوە کارەکەم ئەوەسە واز بێرن قانەعیانم کرد هەفتەی دانیشتن گیریان و شیوەن و چوونەوە ئەم دوو مۆردە من لەو چووم لە تەریق کەسکەلێک و کەمیان ناسی چۆلەر فرۆشیەکە و گایەکە بەڵام تیمی مراقبەتی سابت ئەنوا و ئەقسام پۆششگەلی هەست نوعی عینێکی هەست تعقیب و مراقبەت ئەم عینەکە عینێکی تیان نەسبە ئالێرە عینەیەک مسلسی شکل ئالێران نەسبە تۆ لە دەرەوە نایبینیت بەڵام تۆ لە ناو سوژە کە لە پشتەردەوە بێت لێرای بینیت وەختی ئەکەفیتە بەردەم سوژە لە سوژە ڕەدەوی لە ناو ئاینەوە توانی مراقبەت سوژە بکەیت کیفە دووربینی هەست تۆ واحدی تعقیب مراقبەت دووربینیان هەست ئەوەڵەن جڵە و پەنجەرەی ماشینەکانیان دووربینی تیان نەسبە گشتی دووربین ئەکاسی کیفگەلی جیمزباندی پێژنەوەی سامسۆنیکەکان نا گشتی دووربینی تیان نەسبە لە هەر جێگەیکە سوژە تەماسی بگریت تە کەسێکە بلا فاصلە ئەو کیفەکە ها بەدەستی و تەن میزانیەکە دەسەنێ بە دوگمەکە لە باندەستەکەی و چەندانە ئەکس لە سوژە ئەگرێ ئێوارە وەختی تیم کاری تواو ئەوێ ئەم تیمە ئەگەر مراقبەتە دو شیفتە یا سێ شیفتە بێ سی شیفتە ینی 24 ساعتە هەر تیمی 8 ساعت مراقبەتەکە خاص ئەم مەسئول تیمگەلە موظفن گزارشی معمولەکان گشتی کە یاداشتەکەن لە ناو گیفانیانەوە لە بەردەمیانەوەیکی میدادی بوچکوتیکەی کاغز هەست هەرچێک ئەبینن یاداشتەکەن گشتی جەمەکەنەوەیان بە فەرماندەی تیم ئێوارە فەرماندەی تیم موظفە گزارشی لە فعالیەتی ئەو ڕۆژەی سوژە بنووسێت و بنووسی و ئیمزایکە بەڵام نەزەراتی خۆی بێژێت بە نظر ئەو ڕفتاری سوژە عادی بووگە غیر عادی بووگە تەماسەکانی تەماسگەلێکی معمولی نورمال ناو جامعە بووگە یا نا ئەو تەماسە مەشکوک بووگە یا ئەو کەسەی وا ملاقات سوژەی کردگە تعقیبمان کردگە ماڵەکەیان لەکوێ ئادرسەکەیان لەکوێ گشت ئەوانە ئەمە یەک مورد دیگەلی تریش بەم جۆرەسا سوژەگەلی کە دەرەجەی حساسیەتیان هە لەسەرە و ضمن اینکە ماشین و ماڵ و محلکاریان ها لەژێر چاوەڕێی مراقبەت و تعقیبە تەلەفۆنیان کۆنتڕۆڵەوێت تەلەفۆنیان چۆن کۆنتڕۆڵەوێت لە هاوسای ماڵەکەیانەوە لە هاوسای ماڵ ئەوانە و ماڵێک ئەگرن ئەچن تێکیانە بەسەراحەت و قساکەن ئێژن ئێمە واحدێکی ئەمنیەتین گەلەکمانە و چەند ڕۆژێ ئۆتاقی بن اختیارمان ناژن بۆ چێک ئۆتاقییان لێ ئەگرن قەول تعهودیان پێیان ئەمە هیچ مشکڵێکی نییە مەسەلەکە مەسلەی ملی ئەمنیەتی فلان جۆری تەوجی ئەەکەن کە کابرا حاڵی بێت ئۆتاقی لێگرن لەو ئۆتاقە و زەبتێک دانن بە جۆرێک سیمکەشی ئەەکەن وەست لەوێ بە سیمی تەلیفۆنی ئەو ماڵەوە هەر تەلیفۆنی بۆ ئەو ماڵە ئەکردێ زەبتەوێت هەر تەلیفۆنێک لەو ماڵەوە ئەچێ زەبتەبێت هەر 24 ساعت دەحێ ئەم نەوارە جەمەوێتەوە تێنی گوێچکەی پێیان لەو فاصلە کە ئیتر جنبش لە کوردستانە کەفتە جوڵە جوڵ و کەفتە هەرەکەت و پێشمەرگە لە شارەکانە بوو ئەمانە ئەیانزانی سەر بە کۆمەڵەن چۆن ڕۆژانە ئەم جەماعەتە 5-6 نەفەر جوان بوون کە لێ نابوون بنکەکان شێویا و پێشمەرگە چووە دەرەوە جەماعەتی کاتونە تان خود 12 نەفەری لە ماڵێ مابوو باشە لە نەتیجا ئەو ماڵە مەشکوک بوون کە ئەمانە ممکنە تە کۆمەڵا بن ئەم 8 نەفەرە ڕۆژی کۆڵە پشتیکەکەن بە کۆڵیانەوە ئەچن بۆ گاجرەوە ئەچن بۆم کێفگەلە چاکەن مەشکوک بوون پیان تەلەفۆنەکانیان یا کۆنتڕۆڵ باشە
منیان قاو لێ کرد وتیان تۆ ئەبێ ئەم نەوارگەلە ڕۆژانە بڕی تەرجمەکەیتەوە وتاقی کۆنتترۆلی نەوار یا تەرجمەی نەوار جیا بوو زەفتێکیان بوو بە دەوری تند و کند و متەوسط کاریە کرد تۆ نەوارەکە دەختەبان زەفتەکە جۆری تەنزیم دەکرد بە دەوری متەوسط کە قەشەنگ وەک چۆن من تۆ بەیەک قساکەن ئەوە حاڵی ئەبوویت لە هینەکان وەختی تەرجمەم ئەکردە و ئەمزانی کە ئەم ماڵە ڕۆژانە ارتباطیان نەز لە تەک مەقڕی کۆمەڵە لە بووکانە تەلەفۆنی تەماسەگرن و گزارش ڕۆژانە گزارشی چی ئەدا کۆمەڵە چه هەرەکاتێکی بوو لا چم لە فعل فعالیکی بوو ئەیاندا بۆ خانەوادە کە گشتیان کۆمەڵاتی تاران بوو ئەم کاری دەکرد یان لە تشکیلاتی تاران بوو ئەم کاری دەکرد نەخێر ئێدارەی دووەم ئەم ماڵە مەشکوک بوو بەم ماڵە تەلەفۆنەکانیان کۆنتترۆل بوو بەڵام واحدی تعقیب و مراقبەت مؤەزەف و زمنێکی ماڵەکە هەدەژێت چاوەدێریە مراقبەت یەکات ئەو وەختە تەلەفۆنەکەی تەرجمە بکاتەوە کوردی بوو قسەکان گشتی کوردی بوو منیش تەرجمەمە کردەوە ڕۆژانە من نەوارێک ئەهات نەوارێکی زەب لەو ڕێلیەکان ئەو وەختە من تەرجمە مەکرەوە ئەم نووسی بەڵام متەرەجم ئیجازەی هەست وەختی نەوارەکەی تەرجمە کردەوە لە بە هاوریە بان کاغەز نەزارات خۆی بنووسێت ئەم مکالمە عادی بوو ئەم مکالمە غێر عادی بوو ئەم مکالمە فلان جێگەی بەحسی سیاسی تیا بوو نا بەحسی عادی تیا بوو هەرچی نەزارات خۆی بنووسێت هەر جێگەیکی بەحسی سیاسی و حساس و ئەمنیەتی بوو مەشایە بە ماژیک علامەت گوزاری کودایەت بکێشایە کە ئەو نقطەیە یا ئەو جمڵەیە یا ئەو خەتە مەشکوکە یا غێر عادیە بە هەر حاڵ سەر و نێرمە ئێش ئەوان لە ماڵێک هابوون کە قەومیان بوو ساحی و ماڵەکە کارمەندی ڕئیسی حسابداری ئیدارەی ڕائەهن تالان بوو محل کارەکەی لە سەید خەندانە بوو دەفتەرەکەی هەرچی ڕۆژە مناڵیان نابوو ژنوشوی بوون مناڵیان نابوو هەرچی ڕۆژە پیاکە سعات هەشت کە هاتە سەرکار سعات نۆ تەلیفۆنیەکرد بۆ ژنەکەی ئەیود نان و چای و فلان حاضرکە ئەوە هاتمەوە ئەیود فلان ئەو شتێکە با لێرە سەرنەزەری لێ بکەین ئەمە ڕۆژانە ئەمەیان ناکرد منیش ئەومە کردووە مستەسمەک کە بابە ئەم خانەوادە وایەوەژین کۆمەڵەن خانەوادەیەکی بێپرینسیبن ڕۆژانە لە ناو تەلیفۆنە مەجموعەی چتی شخصی و خانەوادی خۆیان باسەکەن کە من ناتوانم ئەوانە تەرجمەکەمەوە چون عیبە شوورەیە مەسایلی شخصی زەناشوویە من ناتوانم ئەومە کردە مستەسمەک دوای 15 ڕۆژ ئەو تەلیفۆنیانە قەت کرد بەڵام شەو بە وەسیلەی نەسرەت هاوسەرم چوینە بەردگاکەیان من خۆش ئەگەنێر چۆڵکەن ئێرە چۆڵکەن سەرع ئێرە چۆڵکەن چۆڵمان کرد پیان کە ئیتر دوای 10 ڕۆژ قرار بوو گشتیان دەستگیرکەن بە ماڵەکە و بە ساحب ماڵ و بە مێمانە و بە گشتیانەوە دەستگیریان کەن گشتیان جەمعەن 8 نەفەر بوون کۆمەڵە بوون لێنە چۆڵیان کرد وەختی چوونە سەر ماڵەکە ماڵ چۆڵ و خاڵی مەسەڵەن نمونەیەکی مراقبەت تا سعات 12 شەو 12 تیمی مراقبەت تحتێڵیە کرد تا سەبحە دووارە لە 12 هەتا سعات 6 صبح ئەتوانی تۆ بە جۆرێک مراجعەکەی بۆ ماڵە نشون دامان لە دەرگا نەسەتم لە بەراهەنەر دای لە دەرگا پیاگی کاتە دەرەوە پیاگی ئەوە جوان سەرحاڵ و ئەمانە وتی بڵێ یاداشتێکم نووسی و کە ئەم ماڵە تحتی مراقبەتە لەو چووگە تکاتان لەکەم گزارشیانداگە لە ناو پوتی هەژدەکیوی ڕوونا ئێوە فیشەک و نانەجەکتان هەست بۆ ئەوە بزانن گزارشەکە دقیقە ئەوە نیشانیەکەیە ئەم ماڵە چۆڵکەن پەنجشەمەی ئایەندە سعات 4 شۆتێنە سەرتان ئێمە کینەم گزارشین بەیەوە ئێمە وەگەوە کوردین هەرەونە کە ئەمە لەسەر داپێ کابرا ڕێی چەند بوو من لە پاڵ دەست 1 متر و لاترەوە ێسا بوو وتی داتێکیان بۆ نایتە ماڵەوە فەرموو بێرە ماڵەوە چای بخوا تەشەکورتان دەکەم مەمنونتانم زۆر سپاس ڕاستەکەن وایە ئێمە هەر بەیانیەتی وتی نەسەوتینە هەریم شۆ بچن هەر ئیمشۆ بچن ئێوە 3 ماشینە لە بەردگاکەتانە دوانە لە خۆشدانیا لە خۆشە دوانە لە بەردگاز هەریم شۆ بچن تانیشن چاکەن وتی ئەبێ ئەم ژن و پیاگە سەرایەدار ماڵەکەن لێرا بن وتی کاریان بۆ پیرەژن و پیرە پیاگۆ نیە خۆتان ئەو چەتانەت بیوەن کارم نییە ئەومانە لەو یانمدا ئەوان چوون پەنجشەمە کە چوونە سەر ماڵەکە هەر ئەو پیرەژن و پیاگێتیا بوو بەڵام بەداخەوە 2 پوت پڕ لە فیشەک ژێسێ لەکوێ شاردویانەوە لە ناو حمامە ئەوانە دۆزیە وەڵامان دەرچوون ئەوانە مەسەڵەن ئەوانمان نەجاتدا چەندین مەورد بەو جۆرە من توانیم کۆمەکم بەوانەیە کە بە جۆرێک سەریان بە جنبشی انقلابی کوردستانە وەسڵ بوو ئیسە کۆمەڵە بواەت یا مەسەڵەن فدایی بواەت یا دموکرات بواەت بوو مهمنەوە بوو مهم ئەوە بوو کە بتوانم ئەم ئینسانگەلە لە گردن لە ئەعدام لە مەرگ نجات بم و چەندین مەورد ئەو کارمان نمونەیەکترە بۆ گەرمە و لازمە خێناکە درێژە پێناین سەرهەنگێک بوو لێنا ئەو سەرهەنگە ڕئیسی لۆجستیکی ئەرچش بوو لە پادگانی باخشە
قرار بوو ستونێک لە تارانەوە ستونێکی باری ئەسلحە و مهمات و تەجهیزات بێ بۆ لەشکەر 28 لە شەڕی چا 24 ڕێ کورسانە خاس ئەو سەرهەنگە چێ کردو ئەم چواردانە ترێلیا کە تعینی کرد چوار ڕاندەی کوردی بۆ دانیەوە و ئسکۆرتەکانی هەر کامی دوو سەرباز بوو هەر بازن تەلاشی کرد و کورد بن کۆبوونەوەی بۆیان کردو و توی ئێوە ئەچن گەینە بەر لەوە بگەینەبان پردەکەی قشلاخ لابن لەبەر ئاوای نایسەرەوە بچن چون پێشمەرگە ڕووتان نەکاتەوە ئەمە تەرحی بوو ڕژانوی کە ئەم بارگە لە بکەفی دەست کۆمەڵە خاس قبلنی بە کۆمەڵە ئیطلاع دریا و کە نایسەر ئاو بەرباتە ناو دەشتەکان کە ئەم تێدیگە لە بچەقن و پێشمەرگە بێتە سەری و نەکەبێتە دەست ئەرتەش ئەم کاریە کردو ئەم سەرهەنگە ئەم کاریا کرد و چەندین مۆرەتر یارمەتی ماڵی و مهماتی بە کۆمەڵەدا بوو دەفتەردارێکی بوو منشیکی بوو کە کورد بوو خەڵک ئاوای نەوەڕێستنە تۆ نەگوو ئەمەش نەکەی خەڵک مەشهەدا پیاکەی برگە مەشهەد لێنا کردیە بە شێعە و تۆبەیان کردگە و وە کابرا تەرەفدار حکوومەتن ڕۆژانە ئەم سەرهەنگە چەی ئەکرد ئەو گزارشەکەیدا بە ئیدارەی ئیطلاعات و زێطلاعات سەرهەنگی نێزانی کەیسەکەی پێشن کەیسەکەی کە هات دایان بە ئێمە بوو تاقی مراقب منی تر تا ئەو ئانە بوومە مەسئولی ئیکیب 24 نەفەر مەعمورم بوو ڕۆژانە بە 4 ماشین بە 3 ماشین ئەچون بۆ مەعمورەت ئیتر مەسئولی ئیکیب بووم خۆم خاس دایان بە ئێمە کەیسەکەی وەمانە بەڵام ڕیسەکەمان شتێکی وتی ئەم کەیسە خاصیەکەی ئەوەسە کەیسەکە سوژەکە کوردە و تۆ ڕەحەتر ئەتوانیت مەعمورەتەکە ئەنجام بیت و مثبت ئەبێت کە ئێمە چون شناسایی ماڵەکەیمان کرد لە نارمەکا بوو ماڵەکەی محل کارەکەیش لە باخشا بوو سەروازی ڕانندەی بوو هەرچی ڕۆژە بە ماشینێتی پەیکان کار ئەو عانەهین ئەرتش هات سواریە کرد ئێبر بۆ ئێدارە و لە ئێدارە و سعات دوو ئەی هاوڵۆ بۆ ماڵە و ئەمانە ئەمە دەتە کیای ارتباطی بوو وتم ئەمە چ شکلێکە هەندی وا خاسە قسە مەکە عیسا وا باشترە کائیرج قرار هەرچی چوارشەمەز قراری بوو ئەهاتە ماڵ ئەو سەرهەنگە بە یەکەوە قسەیان نەکرد و تەبادل نەزەر و هاوکاری ئەمە لە گزارشی چا هاتوو کە ئەندامێکی کۆمەڵە ناوەکەی نەنووسی و کیە ارتباطیت لە تەک ئەم سەرهەنگە و لە چوارشەمەگە لا مراجعە کات دوای 15 ڕۆژ تاقیب و مراقبەت قرار بوو ئێمە دووشەمە بوو قرار بوو چوارشەمە محاسبەیکەن و بیگرن دەمنیش هاتمە ماڵە و چەکردن هیچی ناکردیە فرسەتە تاقیبەکەی چی 24 ساعتە بوو خاس کوڕی کرماشانی هاوکارمان بوو گرایشاتی کوردی زۆر بوو ئەو شەوە شیفتی دوای من ئەو بوو ساعات 12 بوو سبحە ئومیدی ناو بوو ئومید لە ڕستانی وتم ئومید تۆ ئەزانی چەپکەوتی چەپکەوت مەمانە خەفن تیمەکە بۆ ئەو هێلاک نەوێت تۆ لە دوورەوە دایاننا وتی کارێک دەدون و کارە نەوێ ئەری لە دوورەوە دایاننا تەک نسرەت و بەرامبەر ماڵەکان پارکە دەورونە خشیداد نسرەت گرنگ بووە یاداشتێکم نووسی ناوەکەی گەرەکم نییسە ناوەکەی بێژم ئەلبەتە ئیسا لە ئەمریکا بەڵام قەناکەبانێژم بە هەر حاڵ یاداشتێکم نووسی جامسەر هەم 15 ڕۆژە 20 ڕۆژە هەرچێکە تۆ تحت مراقبەتی بەم ناونیشانە بەو ناونیشانە 5 ناونیشانم بۆی دا کە لەو 15 ڕۆژات چێکردگە گشتم نووسی خوای شو یەکەم هەر ئیمشەو ئێرە جێبێڵە ئەزانن چوارشەمە تۆ لە تەک ئەندامێکی کۆمەڵای ارتباطس و تەماسەکەی تێ بۆ ئێرە و هەر کامێکەوە گرن ژمارەی ماشینەکەیکی پژۆکی بوو 504 بوو ژمارە نەبوو سەرنجەک ناو گاراجەکەیا بوو بەڵام ئێمە هەر کارێک بچوین کەسێ لەو بین ئەوڵ کار سیم تەلەفۆنەکەیمان قەتە کرد لە دەرەوە سیمی تەلەفۆن ماڵەکەمان قەتە کرد کە نەکا باوەڕ نەکات و تەلەفۆن کات بۆ ئیطلاع یا بۆ سوپا یا بۆ کۆمیتە من لەبەرا چوون سیمەکەم قەت کرد هاتمەوە ناو پارکەکە نەسرەتم هەنار بە یاداشتەکەەوە کە دەستی نیا بە زەنگات دەرگای کردە و وتی چەندگەرەکە خۆیش کە دووارە هاتی داوای پوڵ و تفەنگ بلێکەی وتی نەجام سەرم نە داوای پوڵەکەم نە داوای تفەنگ ئەو یادەشم بۆ تاوەرگە ئەویش خوندی وتی کێمە نووسیگە من هەر ئەنعام تەلەفۆنەکەم بۆ کەڵانتەری تەلەفۆنەکەم بۆ کۆمیتە تەلەفۆنەکەم بۆ کوێنە بۆ دیژبان وتی بۆ هەر کە تەلەفۆنەکەی بیکە بەڵام ئەو کەسەمەیە بۆ تۆ نەرگە وەک تۆ کوردە هەرەونە وتی گەرەکمە خۆی ببینم دەنگەکەی مەژنەف لەم بەرەوە من لە کەنارەوە وێساوم لەناو پارکە دیمنە مقاومەتەکە لە تەکنەسەتا چەنە بە چەناکات خۆم چوم وتم جام سەرم بۆ ناڕەحەتی من ئەو گزارشمە بۆ تۆنە یاداشمە بۆ تۆ هەنارگە گەرەکمە کۆمەکت کەم وتم کاکە گیان تۆ ئەو حاڵوا و کەیفێ دوایتر ئەوەتە کردگە وتی کێم گزارشگە لێ داگەوتمەوە وا هە لە دەفتەرەکەدا منشیتە هەمەی فڵانی
حەمەی ئەحمەدی کە نەوەڕێیە ئەوە موجوتی کۆرە بابا من ژنم بۆی خوازکە ماڵم بۆی سنگە ماشینم بۆی سنگە سەفتاوەرە پوڵن مەگیفانی وتم دەی بەداخ بووگە بە شیعە ژنەکەی مەشهدیە بریە مەشهد تۆبەیەکە لای ئیمام ڕەزا و بووگە بە پیاگەوان و گزارش تا ڕۆژانە ئەو داگیە دەیوتی چ بکەم چەکەردن وتم هەلا ئیسا ژناڵەکە جەمەوکە پوڵی تەڵای شتێکتان بێن ئەو ماشین بەلی بڕۆ وتی بڕۆم بۆ کوێ وتم یا بڕۆ بۆ کیشێ جەزیرەی کیشێ شتێک بڕۆ بۆ جنوب یا بڕۆ بۆ کوردستان دەرچوو دیان خۆ نەجات بە تۆ ئەزانن چەت کردگە و بۆ بیچت بگرن لە ئێدام کەمترۆ نییە باوشی پێما کرد ماچمی کردە و ئەوڵ کەلیمەی بەکاری بروتی کورە منیش خۆ نامردنی منیش مردم منیش هاوشاریتم مەمنون ئەملا ولامی ماشە و کردەوە وتی خۆزگای ناوتم بزانایە وتم ناو بنۆگەرەك نەبێ بەلی بڕۆ هاتینەوە بوو بە سعات دووشم هاتینەوەمە تواو بوو جابزار لەکوێنا من نەتیجەکەیم گردەوە دوای ئەوانە کە بوون بە پێشمەرگە لە ئاوای زەلکا بووین ئەم کا عومەیل خانیزادە و کا حەمێد شافعی کۆمیتەی جنوب بوون ئەم کا مەحموود خۆمانە کا مەحموود پارسە مەسئول سیاسی مەقەڕ بوو ڕۆژێک کا عومەر قاوی کردوتی نامەیەکت بوو هاتکە هالای شەی جەلال پێنجوێنی و مەسئول پارێزگاری بوو بڕۆ وەریگرە وەلی شتیاتە منیش وتم کا عومەر چ وتی نازانم لە شوێنێکەوە هاتکە فرستەندەکەی مشخص نییە فقط علامەتێکی داگەلی منیشم پاکەدەم کردیم ئەو زمانە 100,000 من پوڵە یاداشتێکە ئەو سەرهەنگە ناوخۆی نووسی و جوی بە پاسی ئەوەی کە گیان خۆم و ژورناڵەکەم و نەجاتدا فعلەن من هەم لە ئەمریکا ئەو نە ئەتوانم کۆمەکت کەم ئەزانم بووی بە پێشمەرگە و ئەومە بۆ تۆ هەنارگە هەناردوویە سنە دەستنەوە هەناردوویانە زەلکە منی یاوە دوودەسی بنم دامتم کا عومەریانەوەین کۆمەڵس من شتێکم لێگای دەست کۆمەڵە دامە تەحویل کا عومەر چەندین مەورد بەو جۆرە کاک ئەمیر من ئینسانەکانم نەجات داگە لە گردن لە ئەدامکردن لە مەرگ لە تارانە تا ئەو ئانەی لە تارانە بووگم ارتباتی ڕۆژانەی من لە تەشکیلاتە نەبڕیە دوای ئەوە نامەیەکم لەلایەن کاکسێبراهیمە بۆ هات بە ئیمزای کاکسێبراهیم کاکسێبراهیم ناناسی نە بە قیافە نە بەشکل پێم وا بوو کاکسێبراهیم لەناو کۆمەڵا باڵابەرزێکی چوارشانەی کەڵەگەتە و مەسئولە لە کۆمەڵا نامێکم بۆ هات کا تۆ لەم تاریخەوە مەسئولی تەشکیلاتی تۆ کەسێکە بەناو ئەلی و ناو مستعاری توی ئیتر عوسمانە کاکە و ئەوانە نییە ناوی مستعاری بۆ من دیاری کردی عوسمان ناو مستعار مەسئولەکەیشم عەلی لەو دووە وەختی عەلیمدی هاومەحەلم بوو ئەمین ڕەنجبەر بوو یادی بەخێر کە ئەدام کردیە هەر لە تاران بووی هەر لە تاران بەڵێ ئەو ئانە بوو تر شەڕ ئێران و عێراقی گەرماگەرمی بوو بڕیارێک لە فەرماندەیی ئەرتشەوە هات هەر ئەرتشی گەبێ 6 مانگ لە جبها کارکە لە جبهەی ئێران و عێراق دەی ئەمە هاتە ناو ئیدارەی ئێمەی هاتە ناو بەش تاقیب و مراقبەت ئەم مەعموولگەلە ئەتوانن 6 مانگ لەدانی لە جبهانە کارکەن منی کەفمە ناو تیمێکی سێ نەفەری ئەبووە بچوین خۆمان معرەفی کردایە بە سەرهەنگ بیۆ ئەحمەد بیۆ ئەوی هەر کورد بوو لە ئیدارەی دووما بوو لە بەش ئەمەلیاتە خۆمان معرەفی کردایە کە ئەو تعینە کرد بژین بۆ کام جبهە بۆ شەڕ ئێران و عێراق من ئەلێرە پرسیارێک هەڵمەت ئەوەی کە باسی ئەوەیمان کرد دەورەیەکتان دی بە ناوی دەورەی ئیتلاعات و دژی ئیتلاعات و دوای ئەوە تعقیب و مراقبەت و تعقیبی ضد انقلاب بۆ شتگەڕانیەوە کە چۆن بوو دەور و شتەکەی دوای ئەم دەورەیە ئێوە ئێزام دەکرێن بۆ مەئموریەتێک بە ناوی عملیاتێک کە بە هاوکاری ئەرتەش و سپا بەڵێ ستادی عملیاتی مشترەکە سوپا بۆ پاکسازی لە کوردستان بۆ سەرەتا پێم بڵێ چۆن بوو دیسان لێ هەڵام ژاردی و دوای ئەوە مەبەستیان لە پاکسازی کوردستان چی بوو باشە بەسەر چاو کە ئێمە ئەو سێ نەفەرێکم زۆرە نەخێناکە گەر وەخت بێت حتمما کە ئێمە ئەو سێ نەفەرە چوین بۆ دەفتەرەکەی خۆی مەناسی باوکی مەناسی هاومەحەلە بووین باوکی حمامچی بوو کە حەمەخانی ناو بوو ئەحمە و بیوی هاومەحەلە بووین بەڵام ئەو لە من تۆزێ گەورەتر بوو هەر چای پێم کەوت وتی سبیلی ئستالینی نیکو بووەت منی هیچ کەم نەوت چایکە بەسمێڵم وتی ئەری فلان فلانش لە شۆخێکی کرد شۆخی سنەی حرامزا ئەم سمێڵە چ دەباندەم تۆ وتی وڵا حەزی پێکەم جام سەرهەنگ هەستم تێغم نەداگەدێ وتی ئەوە سمێر کۆمەڵە کۆمەڵێکیە کۆمەڵە چەس وتی دانیشە خۆت گۆج مەکە منی دانیشتم وتی ئەبێ بڕی بۆ جبهەی بەسام جنوب وتم بۆ من مهم نییە 6 مانگ منە بێ ڕوم بۆ مەعمولیەت بوو هەر کوێمەنی ئەڕۆم وتم 12 ساڵ لە ناو لەشکەر 28 تا کارم کردگە ترسم لە شەڕ و لە شوڕەوانە نییە وتی لێر واحدای کرد ئەنێرم بۆ کوردستان منیشتم باش و هەر کوێمەنێری من هیچ قسێکم نییە وتی دێ ئەوە ستادێک عملیات دروست بووگە
ئەبێت سێ مانگ بڕی بە ئۆستادا مرکزەکەی هە لە کرماشانە نامێکی داپێن وتی خۆت معرفیگە بە سەرنگ عتایی بۆخشە عتایی حالە تەبقەی خوارەوە لە ئۆتاق ژمارە 22 لە تەک ئەوە بە یەکەوە هەلەکە دەکەن ئەچن بۆ کوردستان بەڵام دەستگایەکی کەشف ڕەمزە بێت لە تە خۆتا بیوەیت لە ناو ڕێگەی چابزانە کۆمەڵە سەیتەرە دانێت دموکراس سەیتەرە دانێت لە قڕوە بەرەو خوارەوە جادە ئەمنی نییە ئەبێت ئەو دەستگا سالم بۆی بۆ کرماشان باش منی چوومە خوارەوە وەڵی یەکشی تەوسیەکردوتی هۆش خۆتۆ بێت کوردایەتیەکەت گوڵ نەکات خۆت لەو بەی بەدبەختت کەن وتم من پیاک جمهوری اسلامی سەختاوە نوێژە خوێنم قورئانە خوێنم مەسئول مرەبی قورئانم لە قسمەتەکەی خۆمانە کۆمەڵۆشتە بوون مەسەڵەن ئەو کوردایەتی چی وشتی چی جامسان بۆ وایەژیت ولی لێ بڕۆ قسەی خۆمان بێت زانی بە جۆرگەلێک نییە هەڵال ژنەفتویە هەرچی کوردێکی باشیش بوو دەی من چوومە خوارەوە لای سەرنگ عتایی خۆشەوتی ئەوڵ قسەی کردی وتی تۆ کوردی من لڕم تۆ ملیەتت کوردە من ملیەتم لڕە یەک شتت پێ بێژم بە یەکەوەچین بۆ ماموریەتێک کە هەتمان مخالف بۆ ماموریەتینە بەڵام چی شین کار خۆمان بکەین باش ڕۆژ دوایەکەی ئەو دەستکایانە دابن ناو کارتونێک هەودایان بە منی چووم لە مایانبارە سنۆقی سێفم سند سێفەکەم خاڵی کرد دەستکاکەم نیە ناو سنۆقەکە و سێفم کرد بە ملیا و وەک سنۆقی سێف کە ئەوم بۆ هدیە دروستم کرد خۆشبەختانە ڕانەندەی ئۆتۆبوسێک کە سووار بووین هاتین بڕیم بۆ کرماشان میمکەزار خۆم بوو شاید حەمەحسێن یوسرەوی کە سێ برای ناو کۆمەڵا شەید بووگە بەخۆیەوە چین بۆ کرماشان کە ئێمە چوونە کرماشان خۆمان معرفی کرد بە دژبان وتیان نەخێر ستاد منتەقل بووگە بە سنە هەر لێنەوە بۆ ئۆتۆبوسن ماتڵ نەوین چون ئەو لێنا وێستا تەوەقف یەکرد مسافری جیبەجێ کرد هەر لە پاڵ پادگانەکە وێستا بوو وتم کا حەمەحسێن تینەوە بێستا گەڕیانەوە سعاتێکمان پێ نەچوو لەبەر دژبانە هاتینە سنە چوینە پادگان کە چوینە ئێنە دیمان خۆیان بۆ خۆیان ساختمانێکیان گرگا ئەم ساختمانیان کردگە بە ستادی ئەمەڵیاتی مشتەرەکی ئەرتەش و سوپا ئەم ستادە بۆچە دروست بوو ئەمە تە بوو تۆزێح بم تا ئەو ئانا ئەرتەش هیچ هاوکارێکی سپای ناکرد سپای تازە تەسیس ئەسڵ سەلاحی سەنگینی نەبوو خۆمپارەی سەنگینی نەبوو تۆپخانەی نەبوو تانگ و نەفەربەر و هەوانی ریزیشی نەبوو هلیکۆپتر باز نیرو هەوایش کۆمەکی ناکرد یعنی ئەمەڵەن ئەرتەش تقریبەن دەرسەدێک هێشتا ماوە و گرایشاتی سەڵتەنەتی لە مەغزیا بوو هاوکاری سپای ناکرد دەی گزارشێک سەرهەنگێک بەناو سەرنگ ئەتاریان لە کە فەرماندەی لەشکەری بێسڵا هەشتاوێکی زەریی کرماشان ئەڕێ بۆ لای خومینی ئێژێ قوربان بەم جوورە کار ناکردێت ئەرتەش هاوکاری سپا ناکات و سپایش لە پاوا نەیتوانی گە پاکسازی پاوە بکە و بە تەڵافاتی سەنگینە و گەڕیا گەسەوە ئێژێ چەکردن خومینی ئێژێ ئێمە من پێشنهاد دەکەم ئێمە واحدێک دروستکەین ستادی عملیاتی دروستکەین مشترک لە ئەرتەش و سپا و نیروی پێشمەرگەی مسلمان ئەوانش نیروی ژێر ئەمر ئێمە بن لێنا ئەم ماموریەتە ئان بە کێ ئێن بە سەرنگ عتاریان کە ستادەکە دامەرزنێ منتەقلەوێت بۆ دەورەی ستاد و فەرماندەیی بۆ رووسیا کێدانن سەرنگ سەیاد شیرازی ئێمە کە چوینە ئێنە دیارە نیروی سپا هاتوو ئەم ستاد با تاریفی ستاد بۆکەم ستاد و فەرماندەیی عیبارەتە لە فەرماندەیەکەی ڕئیسەکەی منشیەکەی ڕانندەکەی بیسیمچیەکەی ئەوە ئەرکانی ستادی پێژن تێتە خوارەوە ستاد چوار ڕکنی هەست ڕکن یەک ئومور پرسنلی ڕکن دوو ئوموری ئیطلاعاتی و ئەمنیەتی ڕکن سێ ئاموزش و عەمەلیات ڕکنی چوار تدارەکات و لۆجستیک ئەمە ژن پێ ستادێکی فەرماندەهی کە ئەم ستادە تەشکیل بوو جا ڕکن یەکەکەی لەشکەر 28 دابووی ڕکن دووەکەی ئیدارەی ئێمە دابووی کە ئێمە بووین هاتوین بۆ ئەو ستادە ڕکن دوو بووین لەو ستادە ڕکن سێەکەی سپا دابی ڕکن چوارەکەی دووارە لەشکەر دابووی ئەم ستادە مەجموعەیەکی 4000 نیرو لە ئیختیاریا بوو فقط لە کوردستانە 4000 نیرو بەڵام لە هەموو شارەکان تر کوردستانە کە پێشمەرگا حزوری بوو نیرویان بوو ئەم ستادە فەرماندەهی کولی لە ڕزایەوە هەر تاکەتێ کرماشان و شەهابات ئەیتوانی ئەمرونەی بکات بەسەر نیروەکانە و نیروەکان جێبەجێ بکات و بە ئیسلاح فێل و ئینفعالاتی پێ ئەنجام بۆ پاکسازی کوردستان ئەمە معمولیت ئەم ستادە بوو کە ئێمە وێساین من و سەرهەنگ عتایی وێساین معرفی خۆمان معرفیکەین بە سەیاد شیرازی ناو ڕاڕەوێکا بوو بە قەول 5 دقیقەی وێساوین پاڵماندا و بە دیوارێکە و لەوەوە سەرنگ سەیاد شیرازی هاتوو سەرنگ عتایی خۆی معرفی کرد بەلباش شخصی و بینێمە وتی سەرنگ عتایی سەرنگ دووەم عتایی وانە دەسیدا دەستیەوە بە خێراتن و خۆشامەدگویی فرە و گەی بە منی
ئەوەی دەستم بەردەوە وتم ئەستوار یەکۆم ئیسای پایە بەندوری بەچێ کوجای وتم سەرەندەش سەرم ئەتایی وتی هو دەرەژدارێکی مۆرد ئتمنانە سەرنگ محەممەدی ڕئیس ئەدارە تعینی کردگە فلان لەوە فلان جێگا کاری کردگە وتی 99% مردم سەنەندش کۆمەڵە هەستان اون 1% این جاشای پدر سوخته هستن هیچکم نەوت جان سەرنگ مشکڵ نیە منەسیا گەڕمەوە من ژنم ناڵەکەم لە تارانە جێشکە ڕوومە لە هەر کوێنێتر معمولەتم بەرد پێچ من نەزامیم لەو فاصلات کە ئەو تووڕە بوو تونخرا و بەرخوردی کرد بە من و حتا تەوهینی کرد سەرنگ عەتایی ناڕەحەت بوو وتی جام سەرنگ خۆشەکەم تەلەفۆنێکە بۆ ڕئیس ئەدارەی دووەم ئەو تعینی کردگە ئەم دەرەژدارە سەیە شیرازی چۆنەوە دەفتەرەکەی دوای 10 دقیقە هاتە دەرەوە دەسیلا دەستەوە خۆشامەتگویی کرد و ماشمی کردەوە ئاشمی کردەوە وتی من نەمیفاهمیدەم کە شما ئینتۆری هەستی و دەرخەتە ئێمام هەستی و لەو قسەکەدا من مامۆ نامێکم نووسی بۆ کۆمەڵە ئەمین ڕەنجبەر وتی بە من کە عەلی وتی کاکە لە کورسانە سعی کرد لە تەک هەر سێ چوار ناوچەکە تەماس بگریت ارتباط و لە تەکبنایتە بە دەرناخوا تۆ لە کورسانە فعالیتەکەی دەی چوار ناوچەی بە من معرفی کرد ناوچەی مەریوان شەید عەتای ڕۆسەمی ناوچەی کامیاران یاری بەخێر کاکستێخی کەمانگەر ناوچەی دیواندەرە دکتۆر مستەفای ڕەشیدی ناوچەی سنە سێخاڵی ڕەحمەتی وتی تەک ئەم چوار نەفەرە تۆ ئەتانی ڕۆژانە تەماسۆ بێ پاکتری کوردستان ئەو ئستادە کاری ئەوە بوو کە ئەم نیرووە کە هاوردیە کە پێشمەرگەی کۆمەڵە لە ئەتراف شارەکانە بوو دووریان خاتەوە بە مدت تقریبا حدود 60 تا 70 تا 80 کیلومتر دووری کاتەوە لە شارەکان کە ئەرتش و سوپای پاسان بتوانێت لە شارەکانە پایگا و جایگای خۆی محکەمە و کاتەوە پادگانەکانی دامەرزێت نیروی تازە بێرێت و شارەکان کامڵەن لە کنترۆل خۆیان دانێت بە دەور شارەکانە پایگا دانێت کە شارەکان لە اختیاریا بێت چون غیر لەوە هەرچی ڕۆژ و هەرچی شەوە پێشمەرگە هاتە ناو شار و عملیات یەکرد و ئەگەڕیاوە پێشمەرگە لە 5 کیلو 6 کیلومتری شارە بوو لە نەنەڵا بوو لە باوەڕێزا بوو لە نایسەرا بوو لەم لاو لە هەسەناوا و لە بێسڵاح مەڵکشانە بوو لەو لاو لە کەرجووا بوو لەو لاو دەور تا دەور شار پێشمەرگەی تیا بوو ئەمە بووە باعیسەوە ئەوە نەتوانین لە شارە ئەمنیەتیان بێ هەر بەو بۆنەوە ئەم ستادە وەزیفەی ئەوە بوو کە تەلاش بکات پێشمەرگە لە شارەکان دوور بکاتەوە و شارەکان ئەمنیەتی کامل بەدەست ئیسەمە تەنیا بۆ سنە نەبوو بۆ کامیاران بوو بۆ پاوە بوو بۆ سەقز بوو بۆ مەریوان بوو بۆ بانە بوو بۆ سەردەشت بوو بۆ هەموو ژارن بۆ مەهاباد بوو بۆ بووکان بوو بۆ هەموو شارەکان بوو ئەم ستاد عملیاتە لە هەموو شارەکانە دەفتەری بوو خاص دوایەوە دەفتەری بوو ئۆرگانێکی ئەمنیەتی اطلاعاتی بوو دوو نەفەر کە ڕۆژانە ئەخبار اطلاعاتیانەوە بوو هی وەزایفێکی ئێمە بوومان وەک بەشی دووەمی ڕوکنی دووەمی ستادەکە جەزبی جاسوس ئەوامڵی نفوزی پەیاکەین نفوزی بین ناو دموکرات و کۆمەڵە کە ڕۆژانە گزارش بە ئیطلاعاتمان بۆ بێنەوە زۆر باشە کاک هەڵمەت من پرسیارم زۆر بوو مەجبوری کە بەرنامەکەینە دوو بەش ئێمە لە بەشی دووەمدا باسی و دەکەین کە لە تاران چۆن بوو تشکیلاتی کۆمەڵە ئاشکرا کراوە دوای ئەوە کێ دەست بەسەر کراوە دواتە دوایەوەی کە ئێوە لە تاران هاتن چۆن بوو لەگەڵ کۆمەڵە لە کۆمەڵەدا بوون چۆن لە کاروبارتان لە نێو کۆمەڵە تایبەتمەندیەکانی کۆمەڵە دەرو نەخشی کۆمەڵە و خصوصیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵەمان بۆ باس دەکەیت ئەلێرەمە دەبێت بەنامەکە من تەواکەین چون کاتی بەرنامەکەش تەواو بووە زۆر سپاس بۆی کە بەشداریت کرد مەمنونم لەوەی کە وەختادا بە من و لە خەمەتانە بوو زۆر سپاس بینەرانی ئازیز ئەم بەرنمەیە دەبێتە دوو بەش بەشێوەڵی کەم هەفتەیە پێشکەشتان دەکرێت بەشی دووەمیشی کە دەکرێتەوە هەفتەی داهاتوو لەوێدا کە باسم کرد باس لە چی دەکەین زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵ ما بوون کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان